گومانی تێدانە دەسەڵاتی کوردی هەر لە ساڵی 91ەوە کە هاتنە پێشەوە و جلەی دەسەڵاتیان گرت سەرەتا بە هەر جارە و بەناو نیشانێک کە پێویست ناکە ئێمە بچینەوە سەری هەر لە سەرەتاوە بەرئەساسی سەرکوچی ئازادیەکان و ئازادی سیاسی و ئازادی ڕادەربڕین ئەوان کار و چالاکیان کرد بۆ نمونە سەرکوچی شوڕاکان نمونەیەکی بەرچاوی کار و چالاکی ئەوانە ئەگەر لەو لاوە زیاتر بینە سەرەوە و قسەی لەسەر بکەین شەڕ و پاکتاوی سیاسی لە بینی خۆیان لێدان لەلایەنە ئیسلامیەکان شەڕ و پێکدادان لەگەڵ لایەنە ئیسلامیەکان لەگەڵ کۆمەنیستەکان ئێمە خۆمان کە هەر لە سەرەتاوە کە بارەکەمان هەبووە لە ناو شارەکانە کار و چالاکیمان کردەوە کۆمەنیستەکان هەر ماوە نامەوەیەک لەژێر ناو و لەژێر هینێکات چواردەوریان گرتوین و ویستویانە سەرکوتمان بکەن و کار و چالاکیمان قەدەغە بکەن بۆ پێشەوەیان لێداخستین و قەدەغەیان کردێ لە سەرەتای ساڵ 90ەکان پێم وابێت کە ساڵ 94-95 بوو